مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند. هیوادارەمان بۆنەیە ببێتە هاندەرێک بۆ بەهێزترکردنی کولتوری تەبای و پێکەوژیانی ئاشتیانە. لە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد درودی خوای لێبێت گەرمترین پیرۆزبایی ئاراستەی گشت مسلمانانی کوردستان و عراق و جیهان دەکەم. لە خوای مەزن و دلۆڤان دەپاڕینەوە ئەم بۆنە پیرۆزە ببێتە هاندەرێکی زیاتر بۆ برەودان بە بەها بەرز و مرۆیەکانی ئاین و قوڵکردنەوەی کولتوری تەبایی و لێبوردەی و بەیەکەوژیانی ئاشتیانە لە نێو گەلانی جیهاندا. سەبارەت بە دیداری پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەچینە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 هاوکارم جوتیار چۆمانی لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لەوێ لەگەڵمان دەبێت میوانێکی لەگەڵدا گفتوگۆی لەگەڵ دەکات. جوتیار سڵاوت لێبێت مایکەکەی تۆ ئێستا کراوەیە. سڵاوت لێبێ هەندرێن وەکو دەزانن کە ئەمڕۆ بەیانی و تاوەکو ئێستاش پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆیەکی گەرمی لەبارەوە کرا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئامادەبوانی ئەم کۆنفرانسەی کە ئەمڕۆ ساز کراوە. من بۆ ئەم پرسا میوانێکم دەبێت کە بەڕێز بێرنارد هێنری لیڤی نووسەر و فەیلسوفی فەڕەنسیم لەگەڵە. Thank you for joining us. My first question would be ئامادەبوون لەگەڵمان پرسیاری یەکەمی من ئەمەیە لەم بارودۆخە هەنووکەیی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە پڕە لە کێشە و لە ململانێ و ناکۆکی ئایا پێت وایە کەوا کوردەکان لە هەرێمی کوردستان دەتوانن یەکگرتوو بن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم هەڕەشانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ پێم وایە ئێستا باشتر یەکگرتوون وەک لەوەی کە دژمنەکانیان دەڵێن و دووەم شت پێم وایە لەم ناوچایە کەوا ناوچەیەکی پڕ سناسە قامگیریە هەرێمی کوردستان بریتە لە سمبولێک بۆ سەقامگیری، سمبولێک بۆ گۆڕانکاری و بۆ دیموکراسیەت و زیاتر لە سمبولێکە بەڕاستی وەکو خەزێنەیەک وایە و هەروەها نمونەیەکی زۆر جوانی حکومڕانی کردنە. بۆیە پێم وایە لەم ئاڵۆزەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە ئەبێ هەرێمی کوردستان بپارێزرێت، ئەبێ کورد و ئەزموونی کورد و مێژووی کورد بپارێزرێت لەلایەن هاوپەیمانەکانەوە وەکو خەزێنەیەک. وەکوی ئێمە بینیومانە هەمیشە جۆرێک لە جۆرەکان پێشێلکاری هەیە بەرامبەر بە سنوور و سەروەری خاکی عێراق بەتایبەتی لە بەرامبەر هەرێمی کوردستان. چۆن عێراق دەتوانێت ڕوبەڕووی ئەم پێشێلکاریارە بێتەوە کە بەرامبەر سنوور و سەروەری دەکرێت لە ڕووی یاسایەوە. بەڵێ بە بەردەوامی ئەم پێشێلکاریانە هەیە بۆ خاکی عێراق، بەڵام چۆن ڕوبەڕوو دەبنەوە؟ سەرەتا بێ دەستوری عێراق ڕێزی لێ بگیرێت. دەستوری عێراق لە کۆتاییدا بریتیە لە باشترین دەستورێک ئەتوانێت چارەسەری کێشەکان بکات. بەشێکی زۆری کێشەکانی عێراقش کە هەیە وابەستەیە بە جێبەجێنەبوونی ئەم دەستورەوە. بۆیە هەموو کێشەکان کە ئاڵۆز بوونە دەرئەنجامی تەمەشانەکردنی دەستور بووە و چاولێنەکردن بووە لە دەستور. بۆیە یەکەم خاڵ بۆ چارەسەری کێشەکان ئەبێ ئەوەیە هەموو لایەنە جیاوازەکانی عێراق ڕێزی دەستور بگرن. بابەتی بودجە، بابەتی سنوورە ناوخۆیەکان، بابەتی بەرگری و ئاسایش ئەبێت بەپێی دەستور چارەسەر بکرێت. ئەمە خاڵێکی یەکجا گرنگە و بەڕاستی من پێم وایە کەوا هاوپەیمانەکانی عێراق کۆمەلگای نێودەوڵەتی پێویستە ئەم بابەتە بە هەند وەربگرن و ئەبێت تەمەشای ئەم دەستورە بکەن، بزان لەکوێیە پێشێل کراوە و بزان لەکوێیە چ لایەنێک غەدری لێکراوە و بە هەردوو لایەن کوردەکان و لایەنەکانی دیکە بڵێن لەوەی کە پێویستە چی بکرێت، کێ بەرپرسیارەتیتان چی و ئەرکتان چییە. زۆر گرینگە کە ئەم دەستورێت جێبەجێ بکرێت. لەبەر ئەم شتەیە وەکو بەڕێزت دەڵێ کە ئێمە بۆچوویت و وەردەگرین دەمانێت بۆچیت و بزانام لەسەر دوو پرس. یەکەم وەکوەی کە ئێمە گوێمان لێبووە سەرۆک وەزیرانی
حکوومەت یاریمی کوردستانش وتی کەوا نزیکەی 55 مادەی ناو دەستور پێشێل کراون و جێبەجێ نەکراون و مافەک ئەوانش بەشێکی گەورەیان پەیوەنددارە بە مافەکانی ئێمەوە کە لە دەستوردا جێبەجێ ناکرێت بەڵام لە هەمان کاتدا هەبینی پێشەلکاریەک هەیە بەرامبەر بە دەستور و جێبەجێ ناکرێت بۆیە پرسیارەکەوەیە گەرەنتی چییە بەکام دەستورە جێبەجێ دەکرێت و کێ دەتوانێت وا لەلایەنەکانی دیکە بکات کەوا دەستور جێبەجێ بکرێت نەتۆگەتەکان دەتوانن ئەمڕۆڵە بگێڕن ئەوان دەتوانن پێم وایە دەتوانن ئەمڕۆڵە بگێڕن لەوەی کەوا گروپێک لە شارەزایانی دەستوری لە ئاستی دنیا کۆبکەنەوە و بێن شیکردنەوەیەک بۆ دەستوری عێراق بکەن لە جیهانی ڕۆژئاوا لە شوێنە جیاوازەکانی دیکە بیانێنن تەماشای ئەم دەستورە بکەن پێیان بڵێن کە ئەم دەستورە هەر یەکێک ئەمە مافێتی لە ناو دەستورەکەدا بەم شێوازە دەتوان فشار بکەن لە حکوومەتی عێراقی و لایەنەکانی دیکە کە هەمویان ڕێز لە دەستورەکە بگرن و ئەگەر دەزیشان کرا هەر لایەنێک بەرپرسایەتی چیە و ئەرکی چییە دەکرێت پرۆسەکە جێبەجێ بکرێت ئەوە ڕوونە کەوا ئەم دەستورە بەردەوامی پێشەل کراوە زۆر باشە بەشی دووەمی پرسیارەکەی من پەیوەنددارە بەو بڕیارانەی کەوا دادگای باڵای فیدراڵی دەری دەکات سەبارەت بە پرسی نەوت تۆ چۆن ئەم بڕیارانی دادگای باڵای فیدراڵی هەڵدەسەنگێنین سێ مادە هەیە لە 1112 کە ئەم پرسی یەکلا کردوێتەوە من پسپۆڕ نیم لەم بابەتە بەڵام ئەوەی بۆ من ڕوونە ئەوەیە کەوا حکوومەتی عێراقی و دادگا لێرەدا پێشێلی مافی هەرێمی کوردستانی کردووە چونکە ڕێگەیان پێدەدات کە نەوتی خۆیان بفرۆشن و مامەڵە بەسەر چاوە سروشتەکانی خۆیانەوە بکەن بەڕاستی لەم جیهانەدا کە هەیە کێشێکی گەورەی قەیرانی وزە هەیە ئێستا بەهۆی جەنگی ئۆکرانیاوە چارەسەر بۆ قەیرانی وزە لە ئەوروپا بەتایبەتی بۆ گاز و بۆ نەوت بریتیە لێرە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان توانێت بێتە سەرچاوەیەکی گرنگ بەڕاستی کوردەکان جارێک جیهانیان پاراست لە شەڕی داعشدا و ئێستاکەش ئەگە ئەو دەرفەتە بدرێت بە هەرێمی کوردستان ئەتوانێت بۆ جاری دووەم ئەوروپا لە قەیرانی گاز و وزە بپارێزێت بەڵام بە یەک مەرجەکەش ئەوەیە کەوا ڕێگەیان پێ بدرێت کە ئەوان وەبەرهێنان لە گاز و نەوت دابکەن و بتوان بینێرنە دەرەوە بەڵام ئەگەر ئەو بژاردەیە کە هەیە وەکو تۆ باسی دەکەی ئەگەر وڵاتانی ئەوروپا ئەمەیان دابین نەکرد چۆن هەرێمی کوردستان دەتوانێت ئەمە جێبەجێ بکات چۆن دەتوانێت بێتە بەدیلێک بۆ ناردنی گاز و نەوت بۆ ئەوروپا بۆ چاسەکردنی قەیرانەکان بەڕاستی لە ڕووی واقعیەوە ئەکرێت بکرێت چۆن بە زۆر ڕێگا دەتوانێت بکرێت بۆ نمونە تۆ دەتوانی دەرفەت بدەی بە هەرێمی کوردستان کە لە خاکی هەرێمی کوردستاندا هەیە بەشێکە لەو خاکە ڕێگەیان پێ بدەی بە وەبەرهێنانی تێدا بکەن هاوکاریان بکەیت ئاسی وەبەرهێنانیان بەرز بکەنەوە بەو شێوازە بینێرنە دەرەوە ئەتوانێت بەدیلێکی گەورە بێت بۆ چاسەکردنی درێژخایەنی قەیرانی گاز بەڵام ئەبێت تۆ گەرنتی ئەوە بکەیت کە وا هێرشی تیرۆریستی نەکرێتە سەر بۆڕەکان و فشار نەکرێتە سەر حکوومەت بۆ ئەوەی کەوا وەبەرهێنانی تێدا نەکات و گەشەسەندنی تێدا نەکات لەسەر ئەم بنەمایانە وەستاوە دەبێت بەغداد لێرەدا ئێستا ئەرکی سەرشانی خۆی بەجێبێنێت بۆ ئەمەش دەشێت فشار هەبێت و بۆ چاسەکردنی و پرسەکانی دیکەش دەشێت فشار هەبێت و جیهان ئێستا ڕێگای زۆی لەبەردەسە بۆ فشار دروستکردن لەسەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات بۆ ئەوەی وا بکەن کەوا ئەم بابەتانە چارەسەر بکرێت پێتان وایە کەوا ئەم گفتوگویانی کە تۆ دەڵێ ئەم فشارانی دەکرێت ئەشێت دەرئەنجامی هەبێت تا ئێستا دەرئەنجامی نەبووە بەڵام ئەمە مانای ئەوەیە کەوا بە باشی فشار نەکراوە کۆمەڵگای نێودەوڵەتی هاوپەیمانەکانی عێراق تاوەکو ئێستاکە نەهاتوونەتە پێشەوە بە پێی پێویست دەستنیشانی خاڵەکان و کێشەکان بکەن نەک لە سەحسابی جلایەنێک نەدژایەتیکردنی زدانێک بەڵکو تەمەشای دەستور بکرێت و چارەسەری کێشەکان بکرێت لەسەر بنەمای دەستور هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بەڵام بە پێی دەستور پێویستە مافەکانی پارێزراو بێت و ئەبێ ڕێز لە بەرپرسیارەتی و مافی هەر لایەنێک بگیرێت
با ئەوەی کەوا ڕوون بین من کۆتا پرسیار دەکەم وەکو تۆ ئاماژەت پێدا هەرێمی کوردستان پێویستی بە پاڵ پشتی نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا و وڵاتانی ئەوروپا هەیە بۆیە لە ئێستادا کە ئێستا جەختی جیهان زیاتر لەسەر شەڕی ئۆکرانیا و رووسایە پێت وایە کەوا ئەمریکا وڵاتانی ئەوروپا دێن پێشەوە و لەم قەیرانە گەورەی ئەوروپا و ئۆکرانیا دێن احتیمام بە کورد دەدەن هیوادارم ئەمە بکەن هیوادارم کە ئەوروپ ڕۆژ ئاوا و ئەمریکا بێنە پێشەوە بێن حساب بۆ دوو خاڵکەن ئۆکرانیا و هەرێمی کوردستان نەک بەتەنیا ئۆکرانیا ئێستا لە جیهاندا با بڵێن بە شێوەیەکی گشتی جیهانگیریەکەیە پەیوەندیەکی گەورە هەیە ئەوەی لە ئۆکرانیا ڕوودەدات ئەوەی لێرە ڕوودەدات کاریگەری هەیە لەسەر هەموو جیهان پێکەوە بەستراوە کێشەکان جیهانیە بۆیە ئەوان دەبێت لە هەمان کاتە کە هەوڵی چاسەکردنی کێشەی ئۆکرانیا دەن بە هەمان شێوە گرنگی بە هەرێمی کوردستانش بدەن چکە کاریگەریەکی جیهانی هەیە وەکوی کە من هەمیشە وتومە کوردەکان ئێمەیان پاراست لە سەردەمی داعشدا ئێستا ئەوە ئەرکی ئێمەیە بین کوردەکان بپارێزین لە دژی ئەو فشارانەی کە لە دەوڵەتانی دراوسێەوە بۆ سەرێمی کوردستان هەیە و کە بە بەردەوامی هەوڵەدەن هێرش و فشار بکەن بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر سەقامگیری هەرێمی کوردستان پێویستە کوردەکان بپارێزین ئەمە خواستی منە و ئەمە بڕای منە زۆر سوپاس بۆ بەشداریت بەڕێز هێندی لێڤی کەمان لەگەڵ بەڕێز بێرنارد لێڤی فەیلسوفی فەڕەنسی کۆتایی هات دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆکانی ناوەند